کاردانەوەکان بەردەوامن لەسەر تۆپبارانەکانی وڵاتی ئێران بۆ سەر چەند شوێنێکی هەرێمی کوردستان. من ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق میوان مەزانەرەکان لە خۆی وەرگرم زانماڵوێستی سێ سەرۆکایەتێکی عێراق چیە لەسەرەوە خات و نەرمی سڵاو دەبێ ناو بەناو بردومانی ناوچە سنووریەکانەکرێت بردومانی بارەگای حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەکرێت لە هەرێمی کوردستان. ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی کردووە بۆ دانیشتێکی پەرلەمان لەسەر ئەم بابەتە ئەمە ڕزاندنی سنووری خاکی عێراق نییە؟ بەداخەوە لە بەردەوامی ئەو دەستێژانەی کە کرێتە سەر خاک و ئاسمانی وڵاتی عێراق بە هەرێمی کوردستانی شەوانێ کە لایەن وڵاتانی دراوسێەوە ئەمە چەند جارێکە دووبارە بێتەوانەیە بۆ ئەم دەستێژەی دواییش کە کرایە سەر چەند ناوچەیەک لە هەرێمی کوردستان. ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوای کردووە تا ژمارەیەک لە پەرلەمانتاران کە زیاد لە 100 پەرلەمانتارە واژەیان کردووە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە بۆ ئەوەی کەوا دانیشتنێکی با بڵێن ئیسtisnائی بکرێ بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران تاوەکو سەرگۆنەی ئەم دەستدرێژیە بکرێت و هەروە هەڵوێستێکی هەبێ بەرامبەر بە ئەو بەزانەی کە ئەکرێتە سەر خاک و ئاو ئاسمانی عێراق. لەم چوارچێوە تەسەورەکەم لە چەند ڕۆژی داهاتووە دوای ئەوەی کەوا ژمارەیەکی بەرچاو لە واژۆکان کۆکرێتەوانێ ئەنجومەنی نوێنەران وەکو جاری پێشوو کە دەستدرێژی جارێکیکە لایەن وڵاتی تورکیا کرایە سەر ناوچەیەک لە پارێزگای دوهۆک ئەنجومەنی نوێنەرانیش بۆ ئەم جارە جارێکیکە کۆبێتەوە تاوەکو هەڵوێستی فەرمی خۆی ڕابگەینە سەبارەت بەم بابەتە. لێستا چەند واژوو کۆکراوە لەلایەن ئەندامانی ئەنجومەن؟ لەبەرەوەی کە ژمارەکە بەردەوامی هەیە توانم بڵێم زیاد لە 100 ئەندام پەرلەمان واژۆی کۆ کردوتەوانێ بەڵام ژمارەکە بەردەوام لە زیاد بوونایە و تەسەورەکەم لە چەند ڕۆژی داهاتووە ژمارەکە زۆر زیاتر بێلەوە چکە دوجار ئەمە پرسیە پێویستە بە سەروەری خاکی عێراقەوانەیە کە هەموو لایەنە سیاسیەکان لە هەموو پارتە جیاوازەکان لە هەموو فراکسیۆنە جیاوازەکان هاو هەڵوێستن سەبارەت بەوەیکەوە کۆتایی بهێنرێت بەم دەستدرێژە بەردەوامانەی کاکرێتە سەر خاک و ئاوی عێراق و داواکارن کەەوە ئەو وڵاتانە کێشەناو خۆیەکانی خۆیان ناو خاکی خۆیانە چارەسەر بکەن و تەزدیری ئەزمەکانی خۆیان نەکەن بۆ ناو خاکی عێراق. چاوەڕانەکرد لە دانیشتنە بانگێشتی چی لایەنێکی معنی بکرێ بۆ پەرلەمان؟ دیارە ئەوەی پەیوەندیدارە بەم پرسەوە وەزارەتی دەرەوەی عێراقا و هەروەها لایەنە ئەمنیەکانە لە وەزارەتی بەرگری عێراق و هەر لایەنێکی تری پەیوەندیدار ئەوانە لەو بەرپرسانان مرد کە بانگێشتەکرێن بۆ ناو هۆڵی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. زۆر جار قسەیەکە کرێ وترێ لە کاتی هەر بردومانێکی ناوچە سنووریەکان یاخود بەزاندنی خاکی عێراق دەسەی سەرۆکایەتەکان چ لە هەرێم چ لە عێراق تەنها بە بەیاننامەیەکی دانەیەکەن واتە لەم حاڵەکاتانەیە کە دووبارە بنەوە ڕۆڵی ئەنجومەنی نوێنەران چیە بێ ڕۆڵی دەسەی سەرۆکایەتەکان چێ بێت تەنها بەیاننامە بێ یاخود چی بە نەخێر تەنها ئەوە نییە ڕەنگە هەر ئەوەی زیاتر با بڵێن دیار بێ بەڵام بەدڵنیاییەوە بانگشتی با بڵێن سەفیری ئەو وڵاتانە کە لە عێراقان لەلایەن وەزارەتی دەرەوەی عێراقەوە بانگشت دەکرێن و هەروە بەیاننامەی ناڕازێتێکە ئەدرێتە سەفارەتەکانیان جگەلەوە لەو بردومانانەی کە بۆ سەر پارێزگای دوهۆک کرا لە ماوەی ڕابردووە ئەم پرسە گەیەنرایە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی تەنها ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کردێ بابەتێکی کۆبوونەوەی خۆی ئەمە بابەتانە لەسەر ئاسی نێودەوڵەتیش وروژێنرا لەبەرەوە تەنها ئەوەی لە چوارچەوەی عێراقا لەلایەن ئەندامانی پەرلەمان یاخود لەلایەن سەرۆکایەتەکانەوە باسی لێوە بکرێ و ئیدانە بکرێ بەڵام دۆخێکی واقع حاڵ هەیە ویژەوەیەکەوە بەهۆی ناکۆچە ناوخۆیەکانی عێراقەوە و بەهۆی سەرقاڵی با بڵێن هێزە سیاسیەکان ناوخۆیانە بە ناوکۆکیەکانی ناوخۆیە تا ڕادەیەک ئەمەوەی کردبێکەوە لە ڕووی دەرەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی تا ڕادەیەک بەلاوازی سەیری عێراقە کرێ هەر بۆیە بۆتە گۆڕەپانێک بۆ ململانی ڕەنگە تا ڕادەیەک بۆ وڵاتانی دەرودراوسێ و وڵاتانی زلهێزی ناوچەکە لەبەرەوەی تا ڕادێک پێشەری سەربەرەکانی عێراقا کرێ هەر بۆ ئێمە ئومێدەکەین کەوا لە ئایندێکی نزیکا بتوانرێت حکوومەتێکی کامل دەسەڵات لە عێراقا بەدی بهێنرێ پێک بهێنرێ لایەنە سیاسیەکان کە ناکۆکیەکانی خۆیان بەلاوە بنێن و ڕێبکەون لەسەر پێکەنانی حکوومەتێت تاوەکو گزارش لە خواست و ویستی گەلانی عێراق بکەوە بتوانێت وێڕای پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان بتوانێت سەروەری عێراق و خاک و ئاوی بپارێزێت. سپاس خاتون نەرمین عوسمان ئەندامی ببوورە خاتون نەرمین معروف ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیارەوە خۆی باسی کرد زیاتر لە 100 واژوو لەلایەن ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانەوە کۆکراوەتەوە کەوا بڕارە لە چەند ڕۆژی داهات و دانیشتنێکی پەرلەمانی عێراق تایبەت بە پرسی تۆپبارانکردنی خاکی هەرێمی کوردستان کە وەگە و ئەندامی ئەنجومەن باسی کردەمە بە پێشێلکردنی سەروەری خاکی عێراق ناوەبرێ وا چاوەڕوانەکرێ وەزیرەکانی پێوەست بۆ بابەتە بانگێشی پەرلەمان بکرێن بۆ لێپرسینەوە بەڵام دوایین زانێرەکان من دێمەوە لای تو.
ڕزگار جەبار پامنێری کێنن لە سلێمانی و سپاس بە تۆ بۆ میوانەکەشت. زۆر باشە دەچینە لای پامنێرمان عەبدوڕۆستایی لەبارەی بردومانەکانی ناوچەی برادۆستەوە زانیاریمان پێدا. عەبدۆسڵاو زانیاریەکان چین؟ بەڵێ سڵاو لێوە و لە بینەرانی کێنیان دیارە ماوەی هەفتەیەکە کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگای فڕۆکەی بیۆفرۆکەوان و لە ڕێگای تۆپخانەکانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی سنووری برادۆست بردومان و تۆپباران دەکا. دیارە ئەمڕۆژ لە بەرەبیانیەوە لە ڕێگەی تۆپخانەکانیەوە سنووری ناحیەی برادۆست تۆپباران دەکات. هەروەها وڵاتی تورکیاش لە ڕێگەی تۆپخانەکانی و لە ڕێگەی فڕۆکە شەرکەرەکانیەوە ماوەی 3 ڕۆژە دەستی کردووە بە بردومان و تۆپبارانکردنی ئەو ناوچانە. دەمەوێت زیانەکانی ئەو ناوچانە زیانەکانی ئەو سنوورە بەهۆی تۆپباران و بردومانی هەردوو وڵاتی تورکیا و ئێران بۆ بینەرانی کێنیان ئاشکرا بکەم. دیارە لە ماوەی ئەو چەند ڕۆژێک کە کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی هەفتەیەکە و هەروەها وڵاتی تورکیا ماوەی 3 ڕۆژە دەستی پێ کردووە 5 گوند بە تەواوەتی چۆڵ کراون، کارەبای چەند گوندێک بڕاوە، قوتابخانە کەرتی پەروەردە لەم ناوچەیە پەچی کەوتووە. هەروەها ناوچە کوێستانیەکان بەو پێ بهۆرنا نیشتەجێ دەبن لە وەرزی هاوین بە مەبەستی کشتتوکاڵی و ئاژەڵداری، بەڵام ئەوانیش ئەو دوو ناوچێش بە تەواوەتی چۆڵ کراون. لە ئێستادا ژمارەیەکی زۆر هاوڵاتی ڕویان کردوتەوە سنتەری شارەکان بە تایبەتی سنووری ناحیەی سیدەکان، هەروەها بەشێکیان هاتوونەتەوە قەزای سۆران وەک بەڕێوەبەری ناحیەی سیدەکە بە ئێمە ڕاگەیان ئەگەر تۆپباران و بردومان بەو شێوەیە بەردەوام. باش عەبدوڕۆستایی بە دیاریکراوی ژمارەت لایە چەند گوند چۆڵ کراوە و چوونەتە نێو شارەکان؟ بەڵاتی چۆڵکراون چەند گوندێک کە دوێنێ خودبە بوو، چەند گوندێک نوێژی خودبەی تێدا نەکراوە بە ترساون واتە 5 بە تەواوەتی چۆڵ کراون. دوو ناوێستانی لە وەرزی کۆچەریەکان و جوتیاران بە مەبەست لە ناحیەی سیدەکە لە تەواوی ئەو ناوچانەکە دوو ناوچەی گرنگی کشتتوکاڵی و ئاژەڵدارین بە تەواوەتی چۆڵ کراوەکە بە پێی زانیارەکە نزیکەی 6 ماڵە لەو ناوچانە لە وەرزیچێکە چۆڵ کراوە، گوندی بێسێ چۆڵ کراوە، 5 گوند بە تەواوەتی چۆڵ کراون. کەرتی پەروەردە زیانەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە، ژمارەی هاوڵاتیان بۆ ئاوارەبوونی هاوڵاتیان زیاتر دەبێت. هەرچەندە تا ئێستا هاوڵاتێکی سڤیل بە پێی ئەو زانیاریانی دەست ئێمە کەوتووە هەروەها سەرچاوە فەرمیەکانی ئەو ناوچانش بە ئێمەیان ڕاگەیاندوە هیچ هاوڵاتیەکی سڤیل بەهۆی ئەو بردومان و تۆپبارانەی هەردوو وڵاتی ئێران و تورکیا بریندار و یاخود شەهید نەبووە. بەڵام ئەوەی ئێمە زانیاریەکانی ئێمە پێمان دەڵێن، سەرچاوەکانی ئێمە پێمان دەڵێن کە ژمارەیەک لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ژمارەیەک پێشمەرگەیان بریندار و شەهید بوونە، بەڵام تا ئێستا ئاماری ئەو شەهید و بریندارانی نێت بۆ پێی هەردوو وڵات. هەروەها پەکەکە شێزەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لەو ناوچانە نیشتەجێن لە برادۆست ناوچەیەکە کە 10 کیلۆمەتر لەگەڵ وڵاتی تورکیا هاوسنوورە، نزیکەی 15 کیلۆمەتر لەگەڵ وڵاتی ئێران هاوسنوورە، واتە سێگۆشەی هەر سێ وڵاتی عێراق و ئێران و تورکیایە. بۆیە هەمیشە لە مێژووی ساڵی ڕابردوو ناوچانە ناوچەی جەنگی بوونە. بۆیە لە ئێستاشدا کە نزیکەی هەفتەیەکە ئێران ئەو تۆپباران و ئەو ئۆپراسیۆنەی دەست پێ کردووە، ژمارەیەکی هاوڵاتی ژمارەیەکی زۆر خانەوادە ئاوارە بوونە، لەگەڵ ئەوە شاکە ئاوارە بوونە بەشێکی زۆر. باشە عەبدۆ بە دیاریکراوی پێم بڵێ ینی لە کاتژمێرەکانی بەیانیەوە تا ئێستا کە من و تۆ گفتوگۆکەین، یعنی ئێران چەند هێرشی کردووە و چەند بردومانی کردووە و بە دیاریکراوی چەقی بردومانەکان چۆ بوون؟ بەڵێ دەمێ بێمە سەر ئەم خاڵشکە لە بەرەبیانی ئەمڕۆژەوە سەرەتا کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگای تۆپخانەکانیەوە سنووری بەرچی خەو بربزین و هۆڕێک باڵەچای پێگوترێ تۆپباران کرد. هەروەها خانەکانی کۆماری ئیسلامی ئێرانیشکە ئەوان 3 ڕۆژە دەستیان با بردومان و تۆپبارانی ئەو ناوچانە کردووە. هەروەها تورکیا لەسەر سنووری خۆی واتە لە خاچی هەرێمی کوردستان لە ڕێگەی فڕۆکە شەرکەرەکانی و لە ڕێگەی تۆپخانەکانی ئەو ناوچانەی تۆپباران و بردومان کردووە. لە ئێستادا تورکیا لە ساڵی ئەگەر هەڵە نەبم 2016ەوە نزیکەی 30 کیلۆمەتر هاتوۆتە ناوخاچی هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەشە تا هاتوۆتە ناوخاچی هەرێمی کوردستان بەردەوامیش تۆپبارانی دەوروبەری خۆی کات بە دووری 15 بۆ 20 کیلۆمەتر. ئەمە تەواوی ئەو زانیاریانە لەسەر
هەفتەی ڕابردوو کە هەردوو وڵاتی ئێران و تورکیا هەفتەیەکە ئێران دەستی پێ کردووە هەروەها تورکیا 3 ڕۆژە دەستی بە تۆپباران و بردومان کردو لە ناوچەی برادۆست ئەمە تەواوی ئەو زانیاریانە دەمەوێت ئاماژە بەوەش بکەم ناوە کۆماری ئیسلامی ئێرانیش ئێران لە ڕێگای تۆپخانەکان و فڕۆکەی بێفڕۆکەوان باڵەکایەتیش بردومان و تۆپباران دەکات لەوێشەوە زیان بە ڕز و باغی هاوڵاتیان گەیشتووە بەڵام تا ئێستا هیچ هاوڵاتێک یاخود هیچ گوندێک لە سنووری باڵەکایەتی چۆڵ نەکراوە بەهۆی تۆپبارانی کۆماری ئیسلامی ئێران ئەمانە تەواوی زانیاریەکانی تۆپباران و بردومانی هەردوو وڵاتی تورکیا و ئێران بوو لە ماوەی هەفتەی ڕابردوو. عەبدوڵ ڕۆستایی پامێری کێنن لە برادۆستەوە سپاس. هەرێمی کوردستان ڕەتی دەکاتەوە ڕەزامەندی لەسەر هێرشەکانی ئێراندا بێت و دەڵێت ئێران بە ئاشکرا ئاڕەشەی لەلایەن ئۆپۆزیسیۆنەکان و بنکەملیکیەکان کردووە. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان لە ڕوونکردنەوەیەکدا لەبارەی لێدوانی فەرماندەیەکی سەربازی ئێران بڵاوی کردەوە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک و هیچ کاتێک ڕەزامەندی لەسەر پێشەلکردنی سەروەری خاک و ئەنجامدانی ئەم هێرشانە نەدا و بە توندیش سەرکۆنەیەکات. باس لەوەش کراوە نوێنەر و شاندەیڕانەکان لە کۆبوونەوەکان و لە ڕاگەاندنەکانیش بە ئاشکرا و بەردەوام هەڕەشەی لێدانی بنکەکانی ئۆپۆزیسیۆن و بنکەکانی ئەمریکایان کردووە. وەزارەتی ناوخۆ ڕوونیشی کردەوە لایەن ئۆپۆزیسیۆنەکانی ئێران ئاگاداری ئەو گەف و هەڕەشانەی ئێران بوون. پێشتر محەممەد پاکپور فەرماندەی زەوشکانەکانی سوپای پازاران سەبارەت بە هێرشەکانیان داوای لە حکوومەتی ناوەندی عێراق و هەرێمی کوردستان کرد بەرپرسیارەتەکانیان بەرامبەر ئێران نیشان بدەن و تیشی هێرشەکان بۆ سەربارەگە حزبانە بەردەوام دەبێت تا و کاتەی بە تەواوەتی لە چەکدا دەماڵێن.